بەرەو دوورگەی مادیلی دەچین. دەریا ئەمڕۆ ئارامترە، بەڵام هێشتا کاپتنی بەلەمەکە بە شارەزایی و وریایەکی زۆرەوە بەرەو ئەو شوێنە دەمانبات کە نۆ کۆچبەری تێدا بە زوندویی دۆزرانەوە. کۆچبەرەکان دوای ژێراوکەوتنی بەلەمەکەیان خۆیان گەیاندبووە ئەم بەردانە. سەرڕای ئارامی دەریا ئەمڕۆ هێشتا شەپۆلەکان مەترێک بۆ مەتر و نیوێک بەرز دەبنەوە. گەڕان بەردەوامە، بەڵام بەهۆی بەهێزی شەپۆلەکانەوە ئەو کۆچبەرانەی کە نەدۆزراونەتەوە شەپۆلی ئاو لە ناوچەکە دووری خستوونەتەوە و لەبەرەوە ئێستا ناوچەی گەڕان زۆر فراوانتر کراوەتەوە. پۆلیس و هێزی دەریایی لەسەر دەریا و ژێر دەریاکە بە دوای کۆچبەراندا دەگەڕن. لەگەڵ دەکێلاس دەچمە خوارەوە بۆ ئەو شوێنەی کە چەند ڕۆژێک لەمەوبەر شوێنی گەڕان بوو بە دوای کۆچبەراندا. هەوا شەپۆلی دەریا دروست دەکات. ئەمڕۆ بە پێی پێوانەی بیۆفۆرت تەنیا نزیکەی 4 یەکەی بیۆفۆرت هێزی هەوا هەیە، بەڵام لە شەوی ژێراوکەوتنی بەلەمی کۆچبەراندا لێرە بە هێزی هەوا نزیکەی 8 یەکەی بیۆفۆرت بووە. لەبەرەوە لە کاتی ژێراوکەوتنی بەلەمی کۆچبەران بەرزی شەپۆلەکان لە نێوان 4 بۆ 8 مەتر بووە. ئەم بەشەی دەریاکە زۆر ئارامترە لە چاو بەشەکانی دیکە، لەبەرەوەی لێرە دوورگەیەکە هەوا کەمتر ئێرە ئەگرێتەوە، بەڵام سەرڕای ئەوە هێشتا ئەمڕۆ کە کەش و هەوا باشە، هەوا کەمە، هێشتا شەپۆلەکان بەڕاستی ماندوو دەکەن. یعنی بێنە پێش چاو خۆت ئەگەر تۆ لە شوێنێکی دیکەی ئەم دەریایە کە شەپۆلەکان 4 مەتر 5 مەتر بەرز دەبنەوە بکەیتە ئێرە. ئەوە جگە لە ساردی ئاوەکە بێگومان من ئێستا بەدلەیەکیم لەبەرە کە 5 میلیمەتر ئەستوورە نایە لە سەرمات بێت، بەڵام تۆ ئەگەر ببینی کەسێک کە دەکەوێت ئێرە شەوێک دوو شەو سێ شەو لەو شەپۆلە ماندووکەرانە و لە سەرمای ئاوەکە بەڕاستی تەحملێکی زۆر زیاد دەوێت بۆی کە بەزەندوی بێیتەوە. خەرند و چاڵی گەورە و تاریک لە قوڵای دەریاکەدایە. لە هەندێک بەشی ژێر دەریاکە هەست بە شەپۆلی بەهێز و ساردی ئاو دەکەیت. لەبەرەوەی کە کۆچبەران چاکێتی سەراوکەوتنیان لە بەردانە بووە، هەندێکیان ڕەنگە تا ئێستاش لە ژێر دەریاکەدا مابنەوە. شەپۆلەکان لە خوارەوە وەکو سەرەوە نین، شەپۆل هەر هەیە کەمترە، لەبەرەوەش ئەگەر تەرمێک لە خوارەوەش بێت ئەو شەپۆلانەی ژێرەوە هەر دەیبەن دووری دەخەنەوە. چەند ڕۆژ ڕابردووە لێرە بە دوای تەرم و بە دوای کەسانی لەو کۆچبەرانەیە گەڕان، بەڵام ئێستا زیاتر لێرە پشکنین کەم بۆتەوە، چونکە پێیان وایە کە شەپۆل خەڵکی بردووە بۆ شوێنی دوورتر. بەرەو ئێستا ئێمە شوێنە و شوێنانەمان بینی کە پێشتر گەڕاونوە، لە ڕاستی هەر لێرەش چەند ڕۆژی ڕابردوو تەرمی یەکێک لە ماسیگرەکان تەرمێکی دۆزیەوە، بەڵام ئێستا زیاتر ناڵم ئەو گەڕانانە دوور کەوتونەوە لێرە بەهۆیەوەی کە شەپۆل لە ژێر ئاو بێت یان لەسەر ئاو بێت، ئەگەر تەرمێکە بێت دەیگوزێتەوە بۆ شوێنی زۆر دوورتر. ئەم ناوچەیە لە نزیک دوورگەی کاریستۆ بە هەوای زۆر و شەپۆلی تند و خراپی کەشوهەوا لای یۆنانیەکان ناسراوە. کەشوهەوا لەم ناوچەیە ناوچەی کابادیرۆ لە ساڵێکدا زیاتر لە 300 ڕۆژ خراپە. شەپۆلەکان هەموو کات زۆرن، بەرزن و دۆخی کەشوهەوا زۆر ئاڵۆزە لێرە. Τα κύματα είναι πάντα πολύ μεγάλα και οι συνθήκες πολύ δύσκολες. هێزی پاسەوانی دەریایی یۆنان بە ڕووداویان ڕاگەیاند کە لە گەڕانەکانیان بەردەوام دەبن و ئەمڕۆ 3 تەرمی دیکەیان دۆزیوەتەوە، بەڵام لەمەودووە گەڕانەکان ڕادستی پۆلیسی یۆنان دەکەن. ڕۆژالیزا لە ڕووداو، دوورگەی کاریستۆ، یۆنان.